ئەو شوێنەی کە من لێ وەستاوم شوێنی ئەو ڕووداوەیە کە شەوی ڕابردوو کاشمێر نزیکەی 45 خولەکی شەو لێرە ڕووی داوە دیارە دوو هاوڵاتی کوژراون. ئەم شوێنەی کە دەیبینن خوێنی یەکێک لە هاوڵاتیەکان ئەوەی کە کوژراوە تاوەکو ئێستا هەر بێرە ماوەتەوە و هاوڵاتی دووەمیش هەر چەند مەترێک دوورە دەوترێت دووەمیش هەر ئالێرەیە کوژراوە بەپێی وتەکان کە دەوترێت وە شایەت حاڵەکان باسی لێوە دەکەن یعنی ئاسەواری خوێنەکە بێرەیەوە هەر کامێکیان نزیکەی دوو چەخۆ بەری کەوتووە هەر دەست بەچێت لێرە گیان لە دەست دەدەن دوایەکە هێزەکانی پۆلیس دێنە شوێن ڕووداوەکە تەرمەکانیان دەگوازنەوە بۆ فریاکەوتنی نەخۆشخانەی شار و بۆ ئەوەی کە پزیشکی دادوەری لێکۆڵنەوە لە شێوازی کوشتنەکەیان بکات. بەردەم مزگەوتی گەورەیە کاسبکارانی ئەم شوێنە بەسەر سوڕمانەوە باسی ڕووداوە دڵتەزێنەکە دەکەن. پۆلیسی سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامانیدا ڕایگەیان دەوترێت هۆکاری ڕووداوەکە لەسەر دەنگ بەرزکردنەوە بووە لە کاتی فرۆشتنی دۆدا. کوژراوەکان بە تۆمەتبارەکەیان وتووە بۆ هێندە بە دەنگی بەرز هاوار دەکەیت. لە دوای ئەوە دەمەقاڵێ دروست بوو و بکوژەکان بە چەقۆ هێرشیان کردوتە سەر کوژراوەکان و دوای گەیاندنیان بۆ نەخۆشخانە دەست بە جێگیانیان لەدەست داوە. 3 کەس لەسەر ڕووداوەکە دەستگیر کراون. 2 تۆمەتبار کە تاوانەکەیان ئەنجام داوە دانیان بە تاوانەکەیان ناوە و 2 کەسی دیکەش کە لە شوێنی ڕووداوەکە بوون دەستگیر کراون. بەداخەوە دوێنێ شەو کاتژمێر 10 چارەک شەڕێک لە نزیک مزگەوتی گەورە ڕووی داوە لە بین چەند گەنجێکە دەرەنجامی شەڕەکە کە لەسەر شتێکی واژ نەبووە بڵین بگاتەوە حاڵەتە دوان لەو کەسانە بریندار بوون بە چەقۆ لایەن 2 کەسی ترەوە پاش گەاندنیان بۆ نەخۆشخانە بەداخەوە لەبەر سەختی برینەکان گیانیان لەدەستدا. ئەو 2 کەسە کوژراوە دیار کوردن و موالیدیان 96 و خەڵکی شاری سلێمانین. هەر لەگەڵ بوونی ڕووداوەکە هێزەکانی پۆلیسی فریاکەوتن کە چالاکانە لە نزیک ڕووداوەکە بوون دیار تۆمەتبارەکان هەڵاتون دوای چارەسەری سەرەتایی تا ئەمبوڵانسەکان هاتوون پۆلیسی فریاکەوتن لێ بوون. دواتریش تۆمەتبارەکان بەناو بازاری شاری سلێمانیا قەیسەرەکان ناویشوانە دەرباز بن بەڵام پۆلیسی فریاکەوتن زۆر چالاکانە گرتویان و تەسلیم بە بنکەی پۆلیسی سەرایان کردوون. لەگەڵیشا 2 تۆمەتباری ترمان دەستگیر کردووە کە یەکێ لەو تۆمەتبارانە لەگەڵ بە کوژەکان بووە یەکی تریشیان لەگەڵ کوژراوەکانە بووە بە بڕیای دادوەر سەرجەمیان بندن بۆ لێکۆڵینەوە کرد تا بزانین ئەم 2 کەسە چەند ڕەبتیان هەیە بە ڕووداوەکە و ئایا شەریک بوون یا شەریک نەبوون یا چۆنێتی ڕووداوەکە چۆنە. دیارە لەسەر کێشەیەک بۆ کە ئەم کوڕێک لەوە هاواری کردووە دۆی فرۆشتووە ئەمانیشتیانە بۆ ئەوە هاوارەکەیەتی دیارە دەرەنجامی قسەکان بۆ بە شەڕیان و ئەمان چەقۆیان بەکارێنەوە. تەمەنی یەکێک لە کوژراوەکان 22 ساڵە و ئەوی دیکەشیان 23 ساڵە. دوا بە دوای ڕووداوەکە بکوژەکان بە کوچە و کۆڵانەکانە هەڵاتون بەڵام هێزێکی بنکەی پۆلیسی سەرا توانیویانە دوای ماوەیەک دەستگیریان بکەن. کاسبکارانی بەردەم مزگەوتی گەورەی سلێمانی نیگەرانن لەوەی هێزە ئەمنیەکان شەوان لە شوێنە قەرەباڵخەکان کەمتر ئێشەگری دەکەن. ئەوەش هۆکارە بۆ ڕوودانی ڕووداوی دڵتەزێن. بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی سلێمانیش دەڵێت ئەوان ناتوانن لە هەموو کوچە و کۆڵانێک هێز جێگیر بکەن. ئەوە خەڵکە دەبێت زیاتر هۆشیار بێت. داواکاری کاسبکاران ئەوەیە کە بە شەو تۆزێ ئەمنێت تونتن کەرەوانە لە ناو شاری سلێمانیە بەڕاستی بە شەو مەجموعەیەکی پیاو خراپ لە ناو بازاڕایە هەموو نوعێکی تایە بە شەو یعنی ئەوەی کە دوێنە شەو ڕوویە ئەمە کارە ساد بوو بەڕاستی یعنی لەسەر شتێکی بەسی 2 گەنج کوژراون لەسەر وەک باسیەکەن خەڵکەکە من لێرە نەبووم بەڵام وەک باسیەکەن لەسەر دەمەبۆڵەیەکی بەسیت بووە بەڵام خۆشبەختانە بنکەی پۆلیسی سەرە ئاسایشی ناوەند گەشتنە شوێنەکە و تاوانبارەکان دەستگیر کرد. کاکە هێزەکەی ئێمە لە فولکەی سەرایە ینی بە 3 دقە گەشتە سەر شەڕەکە خۆمە ناکری هیچ کەس 5-6 کرێکارکۆ بۆ نەجدەیشان بۆ دانین نەجدەکەی ئێمە بە 3 دقە گەشتوتە سەر شەڕەکە. ئەوە خەڵکە بێ هۆشیار بێت کە شەڕی بوو چەقۆ بەکارنێنێ ئەوە خەڵکە بێ هۆشیار بێت کە من و تۆ شەڕمان بوو دەمانچە دەرنێنی تەقەم لێ بکەیت لەسەر خەڵکەکەی خۆمە ناکرێت چاودێری خەڵکین هەر کەسێک و پۆلیسێکی بۆ دانی. بەپێی ئامارەکان لە سەرەتای ئەم ساڵەوە ڕووداوەکانی کوشتن لە شاری سلێمانی ڕووی لە زیادبوون کردووە. تەنها لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو 4 کەس لە پارێزگاکە کوژراون. لە زۆربەی ڕووداوەکانیش بەکارهێنانی چەک ڕۆڵی سەرەکی هەبووە. دیاردەی چەکی بێمۆڵەتیش تا ئێستا نەتواندراوە لە هەرێمی کوردستان کەم بکرێتەوە. زۆر جار بۆ یەکلایەکردنەوەی کێشەکانیان هاوڵاتیان پەنای بۆ دەبەن و ڕووداوی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.